هەرێمەکان عێراق هەڵدەوەشێننەوە بەهێز حوسێن دەڵێت لێدوانەکانیەم دوایانەی فایق زێدانی سەرۆکی ئەنجومەنی دادوەری عێراق کەوت بووی دروستکردنی هەرێمێکی تر عێراق بەرەو دابەشبوون دەبات. وای لێ دەکرێتەوە کە دیدێکی مەترسیداری شیعە هەیە دژ بە خواستەکانی پێکهاتەی سوننا لە عێراق. زێدان کە پێشوازی لە پارێزگاری نوێی ئەمبار کردبوو وتبووی هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە و ناکرێت سوننەکان لە خۆرئاوای عێراق وەک کورد خواستی دروستکردنی هەرێمێکیان هەبێت. سوننەکان دەڵێن ئەم ڕایەی زێدان دژی مادەی 119 دەستوری عێراق. سوننەکان لە دوو ڕەهەندەوە دروستکردنی هەرێمی عەرەبی بۆ خۆیان بەگرنگ دەزانن. ڕەهەندی یەکەم ڕەهەندی مەسەبیە و پێیان وایە کە شوێن کەوتوانی سوننە و جەماعە لە عێراقدا کە 100 ساڵ حکومڕان بوون لە ئێستادا لە بەردەم مەترسی هەژمونی مەسەبی شیعە و ئەهلولبەیتدا. هەر لەم ڕوانینەوە کە لەلایەن وڵاتانی ئیسلامی و ئیخوان و تەنانەت سەلەفیەکانیشەوە پشتیوانی لە پرۆژەی دروستکردنی هەرێمێک بۆ سوننە دەکەن. ڕەهەندی دووەم ڕەهەندی قەومچی ناسیۆنالیستی عەرەبیە کە عەرەبی سوننا لە عێراق نوێنەرایەتیان کردووە لە دانانی شاو فەیسەڵی هاشمی لەسەر تەختی پادشایەتی عێراق تا دەگات بە پەیدابوونی ڕۆتی قەومچی عەرەبی و ناسری و بەعسی لە نیوەی دووەمی سەدەی ڕابردوودا. سوننەکان پێیان وایە شیعەی عەرەب ئینتیمایان بۆ نەتەوەی عەرەب نییە و ڕەوتێکی جیا و نامون بە بیری ناسیۆنالیستی عەرەبی. بۆیە سوننا خۆیان بە درێژکراوەی بیری نەتەوەی و پارێزەری پرۆژەی ناسیۆنالیستی عەرەبی دەزانن. سوننەی عەرەب ترسیان هەیە کە دەوڵەتی عێراق لە ژێر سای دەسەڵات و هەژمون و حکومڕانی شیعەدا شوناسی عەرەبی لەدەست بدات. بۆیە لەم ڕەهەندەشیانەوە وڵاتی عەرەبی پشتگیری لە سوننەکانی عێراق دەکەن کە هەرێمێکی بەهێز لە عێراق دروست بکەن و پارێزگاری لە شوناسی عەرەبی عێراق بکەن. ئەگەر عێراقیش بکرێتە سێ هەرێم شیعە و سوننە و کورد، ئەوە ئێمە وەک کورد هەر کێشەی کەرکووک و خوڕماتوو و خانەقی و شنگالمان دەمێنێت و سوننە و شیعەش لەسەر بەغدا کێشە دەکەوێتە نێوانیان. لەو حاڵەدا کورد بۆ گەڕانەوەی ئەو بەشەی خاکی کوردستان کە سوننە داگیریان کردووە و بەهی خۆیان دەزانن دەبێت سوود لە هاوپەیمانیە شیعەکانی وەربگرێت، چونکە ئەوانیش لای خۆیانەوە دەکەونە بەرەی دژ بە سوننەکان و لەسەر بەغدا ناکۆکیان دەبێت. شیعە وەک جوگرافیای سیاسی لە عێراقدا تەماسی لەگەڵ کوردستان نییە. کورد سوود لە شیعەکان وەربگرێت تا فشاری گەورە لەسەر سوننە بکەن و نەهێڵن ئەو بەشەی خاکی کوردستان کە مادەکانی 140 دەیگرێتەوە بخەنە سەر هەرێمی سوننە. بەغدا خاڵی گەورەی ناکۆکی سوننە و شیعەکان دەبێت. عەرەبی سوننی بە پایتەختی عەباسی و ئەبوو جەعفەری مەنسوور دەزانن و وەک وەرەسەی مەسەبی لێی دەڕوانن و داوای دەکەن، بەڵام ناشیانەوێت بیکەن بە ڕێگری سەرەکی لە بەردەم دروستکردنی هەرێمەکەیان. لە ئێستادا سوننەکان باس لەوە دەکەن کە دەکرێت ئەم بەری دیجلە بۆ سوننە و بەری ئەو بەریشی بۆ شیعەکان بێت. ڕەنگە دواساتەکانی گفتوگۆی شیعە و سوننە لەسەر ئەو پرسە لە داهاتوودا لەسەر دابەشکردنی بەغدا ڕێک بکەوت. تێبینی یەکەم پرۆژەی سێ هەرێم بۆ عێراق پرۆژەیەکی جۆ بایدەنە کە ئەو کاتی جێگری سەرۆکی ئەمریکا بوو بۆ بەڕێوەبردنی عێراق دایڕشت بوو. دووهەم پرۆژەی هەرێمی سوننا لە عێراق لە ئێستادا بە ئاشکرا لە میدیا و دروشمی حیزبە سیاسیەکانی سوننا دەخرێتە ڕوو.